تیمێکی زانکۆی ڕیدینگی بەریتانیان بە هاوبەشی لەگەڵ تیمێکی شوێنەوار ناسی کوردستان خەریکی کنە و پشکنینن بۆ یەکێک لە شوێنەوارەکان لە گوندی زەرزی لە نزیک چەمی ڕێزان کە 66 کیلۆمەتر دوورە لە شاری سلێمانیەوە. بەپێی کەلوپە لە دۆزراوەکان بێت شوێنەوارەکە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 11500 ساڵ بەر لە ئێستا، واتە 9500 بۆ 9000 ساڵ پێشزین کە دەکاتە سەردەمی بەردینی نوێ و چەندین کەلوپەلی ژیان و پەیکەری ئاژەڵ دۆزراونەتەوە. ڕوپێوی ئەم ناوچەوەمان کردووە، ئەمان پێیان وایە ئێرە شوێنێکی دەوڵەمەندە بۆ نیشتەجێبوون، هەم بەهۆی ئەو ڕووبارە و دەوڵەمەندی ڕووبارەکە گیان لەبەرانەی کە لە ناو ڕووبارەکە هەیە ڕاوی بکەن، هەروەها لە دەشتەکەش ئاسک و بەراز و ئەسپ و ئەمانە ڕاو بکەن. تیمە بەریتانیەکە لە چەند پرۆفیسۆر و خوێندکارێک پێک هاتوون و لێرەوێ ڕایگەڕان بە دوای ئاسەوارەکاندا خەریکی توێژینەوەی زانستین لەسەر پێکهاتە دۆزراوەکان. لێکۆڵینەوەکەی من سەرنج دەخاتە سەر و ئامێرە بچووکانەی کە لێرە دۆزیومانەتەوە. هەندێک بەردی مێژووی بچووک و چەند شتێکی تر بەڕاستی شوێنێکی گرنگ و جوانەیە. ئەوان بە گرنگیەوە لە دەوڵەمەندی خاکی هەرێمی کوردستان لە ڕووی شوێنەواریەوە دەڕوان و گەشتون بەو زانیاریەی کەم شوێنەوارە شوێنی ژیان بووە و لەو سەردەمەدا مرۆڤ چەندین ئامێری دروست کردووە بۆ خزمەتی ژیانی خۆی. پێمان وایە ئەو کەسانەی هاتوونەتە ئێرە ڕەنگە بۆ یەک یا دوو مانگ هاتبن، بە دوای ئاژەڵەکانیانەوە بوون و ڕاویان کردن و قەسابیان کردووە بە چەند ئامێرێکی جیاواز. ئەو ئامێرانە لەبەر دروست کراون و هەروەها گژوگیان کۆ کردوتەوە وەک گژوگیای کێوی و سنەوبەری کێوی بۆ خواردن. ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرەین چونکە ئێرە شوێنێکی زۆر کۆنە و لە کۆندا لێرە بە دوای ڕاوکردنەوە بوون، بۆیە کۆبوونەتەوە بە شێوەیەکی کاتی و نیشتەجێ بوون بە شێوەیەکی گەڕۆک و ئێرەیان بوونیاتناوە. بەپێی ئامارە نافەرمیەکان هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 6000 ناوچەی شوێنەواریە، بەڵام بەهۆی تێچوونی زۆری مادی و نەبوونی ئامێری پێشکەوت و پرۆفیشناڵی پێویست لە کارەکەدا تەنیا لە سەدادەی ئەو شوێنەوارانە کنە و پشکنینی بۆ ئەنجام درراوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.